كأويا بيد دوكو لونكرنويك سبارت بسرجم أو كومكو هوكارياني كلاماوي رابردو لباشوري كردستان كوكرا وتوا ونردرا بورجاوي كردستان لبروي كرخراوه كمان رخراوي هي واسوري كرد رولي سركي هبو لورگرتنو ناردنو دابشکردنی زوربی زوری او هوکاریانم برادران هموتان ازانی که لنوی مانگی دهی سالی رابردوم لگل هرشکردنی سپای ترکیه و گروپت دروکان لسر شاری سرکانی و گریسپی 100,000 خلکی سیویل آواری شارکانی دیگی روجاوا بونو و لباردوخکی زور قرص و خراب دوش بونو هروها پیوستیان به همو جور هوکاریکان هبو بتایبەت لەگەڵ کشانەوەی زۆربەی ڕێکخراوە دیدارەکان لەو کاتەدا بەدەهان کۆمەڵە وەڕێکخرا و دام و دەستگا حکوومیەکان و چالاکوانی مەدەنی لە باشووری کوردستان هەڵسان بە یارمەتیدانی گەڵی ڕۆژاوە لە ڕێگەی کۆکردن و پێشکەشکردنی هەموو جۆرە هاوکاریەکان ئەمەشی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکەمان ڕێکخراوی هەیڤا سۆری کورد برادران ئەتوانن ئەو کۆمەک و هاوکاریانە بکەن بە سێ بەشی سەرەکی بەشی یەکەم کە هاوکاری مادی بوو و بڕی هەری زۆر لەو هاوکاریە لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە هەموو بەشی لەقەکانی پێشکەش کرابوو هەروەها زۆر کامپین وەرێکخرا و کەسایەتی تر کە هاوکاری مادی پێشکەشیان کردبوو وەکو کامپینی هاواری نیشتمان لە هەولێرەوە کامپینی خەڵکی کەرکووک خەڵکی حەلەبچە خەڵکی بەشدەر خەڵکی سەنگەزەر دۆست خورماتۆ ڕێکخراوی خانمە پزیشکەکانی سلێمانی ڕێکخراوی هێوا هەژاران لە دەربەندی خان سندیکای پزیشکانی سلێمانی هەروە خوێندکارانی بەشی کیمیا لە زانکۆی سلێمانی و سکولی پزیشکی لە زانکۆی کۆیە و بۆ زانیاری بەڕێستان هەموو ئەو هاوکاریانان دەرخان کرا بۆ ئامادەکردنی کامپی واشۆکانی بۆ ئاوارەکانی خەڵکی سەرێکانی لە ڕووی دابینکردن و دانانی خێوەتەکان و ئامادەکردنی ڕێگەوبانەکان و هەموو مەرافقەکان وەکو ئاو ئاوەڕۆ و توالێت و حەمامەکان و خالی پزیشکی لە ناوە کامپەدا کە ئێستا نزیکەی 8355 کەس لە ناوە کامپە دەژی و تا ئێستا هیچ ڕێکخراوەکی نەودەوڵەتی هاوکارمان نەبووە بە $1 لەو کامپەدا بەشی دووەم لەو هاوکاریە کە پێدەوترێت هاوکاری ئیغاسی وەکو موادی خۆراکی بە هەموو جۆرەکانی و موادی نەخۆراکی وەکو جل و بەرگ و بەتانی و فەرش و ڕاخەر و دایبی مناڵان کە نزیکەی 250 بار هەرگر نێردراوە بۆ ڕۆژاوای کوردستان نێوان بار هەرگری گەورە و بچوو لەو ژمارەیە نزیکەی 121 بار هەرگر لەلایەن دەستگەی خێرخوازی بەرزانی نێردرا بوو و 88 بار هەرگر لەلایەن کامپینی هەمومان ڕۆژاوایی لە سلێمانی پێشکەش کرابوو هەروەها نزیکەی 12 بار هەرگر لەلایەن کامپینی هاوکاری بۆ ڕۆژاوا لە هەولێرەوە پێشکەش کرابوو نە بار هەرگر لەلایەن کامپینی هەواری نیشتمان 6 بار هەرگر لەلایەن ڕێکخراوی هیوای هەژاران لە دەربەندی خان 3 بار هەرگر لەلایەن خەڵکی بەشدەرەوە و 6 بار هەرگر لەلایەن خەڵکی بارەکەتیە هەروەها زۆر کۆمەڵ و خەڵکی سیڤیل و ڕێکخراوی تر هەبوو کە لەم جۆرە هاوکاریانە پێشکەشیان کردبوو وەکو کامپینی خەڵکی کەرکووک و سەید سادق و حەلەبچە یەکیتی ژنانی کوردستان و ڕێکخراوی گەرمەسێری کوردی فەیلی و بۆ زانیاری بەڕێستان هەموو ئەو کۆمەک و هاوکاریانە لەلایەن ڕێکخراوەکەمان و ڕێکخراوی ڕۆژاوا دابەش کرا و تا ئێستا دابەش دەکرێت لەسەر ئاوارەکانی خەڵکی سەریکانی و گرێسپی لە کامپەکانی واشۆکانی گرێز تلسەمەن و نەورۆز هەروەها لەسەر ئەو ئاوارانی کە لە ناو مەکتەبەکانی حەسەکە نەشتەجی بوون کە ژمارەیان نزیکەی 7 مەکتەبن و نزیکەی 10 بۆ 12,000 کەس لە خۆی دەگرێت بەشی سێم کە پێداوترێت بە هاوکاری پزیشکی وەکو دەرمان و پێداوستی پزیشکی کە نزیکەی 8 بار هەلگەر ڕەوانەی ڕۆژاوا کوردستان بووە لە سەرەتای شەر تا ئێستا 3 بار هەلگەر لەلایەن کامپینی هەمومان ڕۆژاوان لە سلێمانیەوە پێشکەش کرابوو 2 بار هەلگەر لەلایەن دەستگەی مروی مان بود هەروەها 2 بار هەلگەر لەلایەن دەستگەی خێرخوازی بەرزانی بوو و 1 بار هەلگەر لەلایەن کامپینی سارەژی لە سلێمانیەوە پێشکەش کرابوو لەگەڵ هەندێک دەرمان و پێداوستی پزیشکی لەلایەن بەڕێوەبەری تەندروستی دهۆکەوە و هەندێک کۆمپانیا دەرمان لە هەولێر و سلێمانی پێشکەش کرابوو و هەموو ئەو دەرمان و پێداوستیانان لەلایەن ڕێکخراوەکەمان دابەش کرا بەسەر نەخۆشخانەکانی
تلتمر وقامشلو وحسكة وكنا خشخاني شهيد لقرين ونخشخاني قل ونخشخاني دلو جاو هروها لسرجم بنكا وخالة بزيكاني لشاركاني ديكي روجاوا ولناوكا بكاني واشوكاني وتل السمن ونوروزو برادران بوزانياري بارستا لكاتي دابش كردني همو أوجوره هوكاريانا رخراوة كمان همو أو كارو رقاني كعادة رخراوة كان بكار دهين بو سلماندني أم كارا بو دنيابوني لجيب جي كردني أم كارا بشيويكي راستوا وكو رسم وديمن وفيديو داتا كان رخراوة كمان كردوتا وهمو أو بلغانا رادستمان كردوا بأولايانو وسربرشتيارن كمبينا كان ورخراوة كان وبشكي زور لو رسم وديمن وداتا كان بلاو مان كردوا لسربيجي فرمي رخراوة كمان هروها بنسراوي فرمي آراستي زور بي زوري أولايانا نامان كردوا توا بس باسو بيزاني نوشي لكوتايد امويد ك سپاسو بيزانيني گلي روجاوا ورخراوي هيوا سوري كرد آراستي همو گلي باشور بكم بو او هستو هلوستي برانبر گله كمان هروها سپاسي سرجم كومل ورخراو ودامو دزگاكان وسربرشتانن كمبينكان دكن او كاري ايوا براستي بشكي باش لخمكاني گله كمان كمي كردوا ماندوبونتان جێگەی ڕێزە و هەرگیز لەبیر ناکەین هەروەها سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە سەرجەم دام و دەستگاکانی سپاسی بەڕۆبەراتی دەواازەی پێشخابوور و پارێزگای هەولێر و سلێمانی دهۆک و سەرجەم بازگە و خاڵە پشکینەکان دەکەن کە زۆر هاوکار و هەماهەنگ بوون لەگەڵ ئێمە و هەموو کارئاسانیەکی بۆمان کردین لە کاتی ناردنی ئەو کۆمەک و هاوکاریانە و هێویدارم کە ئەو هەماهەنگی وكاراساني بردوام بيت بتايبت كدروازي بيشخابور وباشوري كردستان تاك بنجري قال كمان بو دروا او قال لي كاستل ناو خاكي خوي لسر عرزي خوي اوارو درب دربو ولا جير باردو خكي زور خراب تا استدجي ونا تواني بقرت شاركاني خوي وجيجي خوي دي كسباسي سرجم كانالكاني راغاندن ني باشور بكم بو اورولي جرينجي كاوان كرديان لقواسنوي دنجي قال كمان بو جيهانوا ولكوتاي داوای لێبردنەکەم لە هەموو ئەو کەسانەی وەلایەنانەی کە هاوکارمان بوون نەمانتوانی ناویان بێنن و